بۆ یەکەم جار لە مێژوودا ئەنجومەنی یاساییی نەتەوە یەکگرتوەکان دەڵێت ئەم مانگە سەردانی سووریا دەکات. ساڵێک دوای ڕووخانی حکوومەتی ئەسەد و لە کاتێکدا کە گرژیەکانی ناوخۆی وڵاتەکە زیادیان کردووە بەهۆی خواستی کەمینەکانی سووریاوە بۆ دەسەڵاتێکی ناناوەندی. ئەمێ vê سەردانê de demeke giring de ji bo navçeyê û her du welatan pêk bînin. Salek di ser rûxana rejîma Esed re derbas bûye û deshilatdarên nû bi avakirina hikûmeteke demkî ve mijûlin. لە سووریا کەمایەتیەکان لە ناوچەی جیاوازی وڵاتەکە چڕ بوونەتەوە و ئەمەش پسپۆڕان دەڵێن وای کردووە فیدراڵیەت لەسەر ئاستی جوگرافی گونجاو بێت. ئەنجومەنی یاساییش کاریگەرترین دامەزراوەی نەتەوە یەکگرتوەکان و مانگانە سەرۆکەکەی دەگۆڕێت. ئەم مانگە سلۆڤینیا سەرۆکایەتی دەکات. لە پرێس کۆنفرانسێکدا ڕۆژی دووشەمە نوێنەری سلۆڤینیا گوتی سووریا بەشێک دەبێت لە ئەجێندای ئەنجومەنی یاساییش لەژێر دەسەڵاتی وڵاتەکەیدا. بەڵام بە ڕووداو دەڵێت ئەنجومەنەکە تاوتوێی خواستی کەمینەکانی سووریا بۆ خۆبەڕێوەبەری ئۆتۆنۆمی ناکات. ئایا کۆبوونەوەکەی ئەنجومەنی یاساییش لەسەر سووریا تاوتوێی پرسی ئۆتۆنۆمی بۆ کەمینەکانی سووریا دەکات؟ سوپاس. بە باوەریە من ئەو مژارێکێک و divê Sûriye bixwe biryarê li ser bide. هەندێک مێژووی کوردم لە سووریا و بیر سەرۆکی ئەنجومەنی یاساییش هێنایەوە. ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤی جیهانی ئەو تاوانانەی بە بەڵگە کردووە کە ڕژێمی پێشوو دەرحەق بە کورد ئەنجامی داون. لەوانەش بێبەشکردنیان لە هاوڵاتی بوون کە لە بەرامبەردا بە واتایە دەهات کورد نیان دەتوانی هاوسەرگیری فەرمی بکەن و نیان دەتوانی بگوازنەوە دەرەوەی سووریا. ئایا سلۆڤینیا تێگات بۆچی کورد هێندە پێداگرە لەسەر داواکردنی ناناوەندی بوون یاخود ئۆتۆنۆمی بۆ خۆیان لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا؟ سپاس. Bi dîtina min dema em biçin Sûriyê em ê bi her kesî re bicivin. Lewma em ê guh bidin nêrînên her kesî jî. Lê ez xwe ji derbirîna nêrîna derbarî pirseke navxweyî ya welatekî din dûr digirim. Wekî min got, em her dem dikarin şîret, handan û piştgiriyê pêşkêş bikin. Lê divê çareserî ji hundir vebe. ئەم سەردەما ڕەنگە باشترین سەردەمی کورد بێت لە مێژوودا. لە زۆربەی بەشەکانی کوردستان ماف و دەسەڵاتیان لە زیادبووندایە. بەڵام تەنانەت لە عێراق کە کورد زۆرترین دانپێدانانی وەدەسێناوە ئەم هەفتەیە ڕوون بووەوە کورد هێشتا لە ژێر هەڕەشەدایە کاتێک هێرش کرایە سەر کێڵگەیەکی گەورەی گاز و بەشێکی زۆری هەرێمەکە بەهۆیەوە تاریک بوو. چەند ڕۆژێک لەمەوە بەر کاتێک لێرە پشوو بوو هێرشێکی گەورە کرایە سەر کێڵگەیەک و پەڵاوگەیەکی گازی لە هەرێمی کوردستان و بەهۆیەوە نزیکەی ١٨ کارەبای هەرێمەکە وەستا. ئایا سکرتێری گشتی هیچ گوتەیەکی هەیە لەو بارەیەوە بیدات؟ ئەم لە دژی هەر عێریشەکە سەر بنەسازیە سڤیلن. Di nav de بنەسازیە ئەنەرژیە ku berovaji yasaya navdewletî ye. سەرۆکی ئەنجومەن هیوای خواست سەردانەکان بتمانەی سووریەکان بۆ نەتەوە یەکگرتوەکان زیاتر بکات. دوایەوەی هەستیان کرد ڕێکخراوە جیهانیەکە فەرامۆشی کردبوون لە ژێر دەسەڵاتی سەرکوتکارانەی چەند ساڵی ڕابردووی ئەسەددا. نام عەبدوڵڵا، ڕووداو.